انسانی آزادی خاص انسانی روحی آزایتی هبه وجدانی هبه شیار به بخاک سپارت او بر همانش همویان جرخاک کرا لهر شوونێکا دەنجێکی ناڕازیە بێ ئێسش بە کاک موسەفا وت ئەگەر دەسەڵات ڕێگەی نەدا نیورۆ هەڤال وەداتیان ڕفان ئازادی خازی ڕحی خودایەتیە ئەوە کە ئەمڕۆ لە کوردستان ئەکرێت ئەو بەداخەوە ئەم دەسەڵاتە بەبێ ئەوەی کە گوێبن بە مافی مرۆڤ گوێبن بە ئاین و پیرۆزیەکان بەبێ ئەوەی گوێبن بەمانە تەواوی پێشیلکارەکان دەکەن دێن مامۆسای ئاینی دەکوژن دێن ڕۆژنامەنووس دەکوژن دێن خۆپیشاندان کە کابرا هاتۆتە سەر جادا نانی نییە بیخوا موچەی نییە معاشی نییە هاتۆ داوای ماف و حەقی خۆی ئەکا تەناو تۆتی موچەکەم بنێ لە کاتی خۆیە بەتەواتی موچەکەم بەرێ با ماڵ و مناڵی پێ بژێنم ئەو لە باتەوەی بێ وڵامی باتەوە بە گولە وڵامی ئەداتەوە سێرێکی لە کاتی خۆپیشاندانەکانە چەندین خەڵک شەهید بووە بۆیە من لێرەوە دەڵێم ئێمە دەبێت لە کاری خۆمان بەردەوام بین لە خەباتی خۆمان بەردەوام بین خەباتی ئێمە پیرۆزترین خەباتە ئەوەی لە ژیانیدا بەرخودان و خەباتی دابێت و لە پێناوی ئازادی مرۆڤەکانە و لە پێناوی داکۆچی ئینسانەکانە خەباتی کردبێت و شەهید بووبێت ئەبێتە گەورەترین مێژوو بۆی یەکەم وەدات نەبوو و ئاخیر وەداتیش نابێت بێگومان لەم هەرێمە هەر ئینسانێک هەر کەسێک کە یەک زەڕای کەمێک هەست و سۆزی ڕۆحی ئازادی هەبێ هەستی ئازایەتی هەبێ ویستی ئازادی خازی هەبێ ڕۆژانە لە ئازاردایە لە کوبکردندایە لە دەمکوتکردندایە لە هەمان کاتدا لەم هەرێمە لە نەبوونی ئاسایش و ئەمنیەتی ڕۆحی گیانی خۆشیدایە بوونی ئەم چەشنەبوونە مەڕاستیمانە دزێوی دەسەڵاتێکی دەڵاڵ و دیش بە کۆمەڵگای کوردەواریمان نیشان دەدا کە بێ ئابرووی لە ناوچەوانی یەک بەیەکی سەرانی ئەمەی ناویان ناوە دەسەڵاتی کوردی دەتکێ ئەگەر وانە بۆ دەبێ ئێمە لە بری وەدادێکی خەمخۆر و داهێنەر و ئازاد یادی وەدادێکی ڕفێنرا و کوژرا و بێدەنگ کراوە بکەینەوە بەتاڵ ئەکەن کوردستان ئەدەنە بەدەستی داگیرکەر